هەندرێن و پێشمەرگەی هەولێر لە یاریەکانی هەفتەی 12یەمی خولی نایەبی کوردستان بێگەیشتن. هەندرێنی خاوەن ماڵ بە درێسی شین و پێشمەرگەی هەولێری میوانیش بە درێسی زەرد یاریان دەکرد. ساسان عومەری ناوبژوان فیکەی دەستپێکی یاریەکەی لێدا. هەندرێن بە هێرشەیەک لە دوایەکەکانی هەوڵی گۆڵێکی خێرای دەدا. لە خولەکی 16 ناوبژیوان فیکەی لێدانی سزای بۆ هەندرێن لێدا و ناڕەزایی یاریزانانی پێشمەرگەی هەولێریشی لێکەوتەوە. ڕێبین ئیسماعیل لێدانەکەی جێبەجێ کرد، بەڵام سەیف جەمیل ڕێگەی نەدا تۆڕەکەی بهەژێنرێت. پێشمەرگەی هەولێر لە ئاست هێرشەکانی هەندرێن بێدەنگ بوو تا 5 خولەکی کۆتایی ئەم گێمە لە چەند دەرفەتێک نزیک بوو لە گۆڵ. لە نیوەی دووەمی یاریەکە هەردوولا لە تۆپە جێگیرەکان هەوڵی گۆڵیان دەدا، بەڵام گۆڵپارێزەکان هوشیارتر بوون. شێرزاد محەممەد خەریک بوو یاریەکە بە سوودی پێشمەرگەی هەولێر بە کۆتا بێنێت، بەڵام ستون ڕێگەی نەدا. زۆربەی کاتەکانی یاریەکە تۆپ لە ناوەڕاستی یاریگە ئاڵوگۆڕی پێدەکرا، بەڵام ڕێژەی پاسە لە دوایەکەکانی هەردوویانە لە پەنجەی دەست تێپەڕی نەدەکرد، هەر بۆیە یاریەکە بە ئەنجامێکی سپی بە کۆتا هات. ئێمە چەند جارێک گەشتێ ناو هێلی سزای ئەوان، بەڵام ئێمە سەرکەوتو نەبووین لە گۆڵکردن. ڕاستە لێدانێک سیزاشمان لەسەر ژیرا، بەڵام لێدانە سزاکە گۆڵپارێزمان وەک هەمیشە، یعنی ئەو ئاستە نمونەی کە هەیتی ئەمڕۆ کەشتوانی ئەو لێدانە سزای بگەڕێنەوە بۆ ئێمەوە دافعی باش بۆ ئەوەی بتوانین یعنی بچینە پێش و گۆڵ تۆمارکەین، بەڵام ئامادەشمان حتمما سەرکەوتن بوو ئەوڕۆکە، بەڵام دیاریگاکەش دەتوانم بڵێم تا ڕادێک نالەبار بوو بۆ یاریکردن. ئاستەشی بەرشیان پێشکرد جەماعەتیمە لێدانی سزاژمە لە دەستدا، ئەگەرە گۆلەمان بکردا بەلایەن ئومورگەمەکە بە 16 دەگۆڕە. بە سوپاس بەخوای گەورە مهم نەدۆڕین، ئەوەمان دانێکە ئینشاڵڵا نەدۆڕین و خاڵ لە دەست نەدەین. یعنی ئینشاڵڵا لە یاریەکانی داهاتوو بتوانین بە ئەست و بە ئەنجام یاریەکان و مەسلحەتی خۆمان کۆتەمی دەبێت بڕین کە یاریەکەمان لەگەڵ پێشمەرگەی هەولێر بوو کە پێشەنجی خولی کوردستانی گرتەوە ئاستەش باشیان پێشکەش کرد. بەم جۆرە پێشمەرگەی هەولێر بووە خاوەنی 23 خاڵ و پێشەنجی خولەکەی پاراست. هەفتەی داهاتووش میوانداری گازی باکوور دەکات و هەندرێنیش بە 16 خاڵ لە خانەی هەشتەم مایەوە. هەفتەی داهاتووش دەبێتە میوانی شێروانەی کەلار. ئەم یاریگای قوڕاویەی هەندرێن جارێشتر بووە هۆکاری ئەوەی کەوا گۆڵ تۆمار نەکرێت و وەکو هەمیشە کەمترین گۆڵ لەو یاریگایە تۆمار دەکرێتن. ئەمڕۆژ یاری نێوان هەندرێن و پێشمەرگەی هەولێر بەبێ گۆڵ بە کۆتا هات. پێشمەرگەی هەولێر بە سوودوەرگرتن لە شکستی دووهۆک لە پێشەنجی مایەوە. هەندرێنیش لە ناوەڕاستی ڕیزبەن جێگاکەی زیاتر لەغ بوو. حوسێن محەممەد کەناڵی پێم هەولێر.